لە دوای پرۆسەی ئازادی عێراق پێویستیبوونی ناوەندێکی ئەکادمی سەربازی هاتە ئاراوە. گەڵاڵەبوونی بیرۆکەکەش بۆ هاوتاکردنی توانست و پەروەردەی هێزی پێشمەرگەی کوردستان بوو بە ناوەندە جیهانیەکانی سەربازی سەردەم. بۆ ئەمەش لە 8 تشرینی دووەمی ساڵی 2003 کۆلێژی ئەرکان وەک دامەزراوەیەکی سەربازی گرنگ بۆ پێگەیاندنی ئەفسەران بۆ وەرگرتنی پۆستی سەرکردایەتی و پۆستی ئەفسەری ڕوکن هاتە دامەزراندن. کۆلێژی ئەرکان دامەزراوەیەکی سەربازی گرینگە لە ڕووی زانستی سەربازیەوە بۆ پێگەیاندنی ئەفسەران بۆ وەرگرتنی پۆستی سەرکردایەتی و پۆستی ئەفسەری ڕوکن کە لە یەکە سەربازیەکاندا هەیە. کۆلێژی ئەرکان بیرۆکەی دروستبوونی کۆلێژی ئەرکان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2003 دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە عێراق لەسەر دەستی هەڤاڵی بەڕێز مام جەلال یەکەم بیرۆکەی دروستبوونی ئەم کۆلێژە دەستی پێکرد. جێبەجێکردنی ئەرچی بەڕێوەبردن و تێگەیشتن لە زانستە سەربازیەکانی سەردەم و سەرکردایەتیکردنی سەربازی و بەرزکردنەوەی ئاستی وەشاری و ڕۆشنبیری ئەو میتۆدانن کە ئەفسەران لە کۆلێژی سەربازی ئەرکاندا پێی ئاشنا دەبوون و لە ڕووی تیۆری و کردارەکی جێبەجێ دەکەن. ئێمە باڵی سەرکردایەتی ئێک لە باڵەکانی زۆر گرنگە لە کۆلیژی ئەرکان. ئەم باڵا هاتیە دامەزراندن لەگەڵ دامەزراندنی کۆلیژی ئەرکان، بەڵام ئیشی خۆی بە تەواوەتی دەست پێکردی لە 27/11/2004 کە یەکەم خۆل وەرگرتیە کە ئەرکی خوب کرد. ئەو باڵە سێ خاڵی سەرکی گرنگ دەوەرگرن. ئێک لەوانە باڵی فەرماندەیە سەرکردایەتی. ئەو باڵە زۆر مهمە کە ئەو زابطی لێرە دەهێت و دەردەچیت وەکی چۆن دەڵێ نامەکی دەوەرگیر کەەوە ئامادەیە داخلی خۆلەکانی ئەرکان بکرێت. هەروەها خۆلەکانی فەرماندەی لیوایەکان و فەرماندەی یەکەکان ئەوەژی لە خۆلەکانی مهمە کە باڵی سەرکردایەتی دەوەرگیت. زێدەباری ئەو خاڵەکانی سێ گرنگ کە پێ دەڵێن دەوراتی حتمی. ئێمە زۆر دەوراتی تەطویریمان هەیە وەکی خۆلی ئەستیخبارات هەواڵگیری یان ئەفسەری مەشق یان ئەمشەلی ئۆپەراسیۆن عملیات. ئەوە کاری ئێمەیە بە شێوەیەکی گشتی لە باڵی سەرکردایەتی. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم بە ئەمانجی زیاتر تۆکمەکردن و بەدامەزراوەییکردنی یەکە بەستراوەکانی سەر بە وەزارەت لە هەوڵی پەرەدان و پێشخستنی ناوەندە تایبەتەکانیدا لەو ڕوانگەیەشەوە بە یاخی کۆلێژی ئەرکانی سەربازی لە ئەولەویەتی کارەکانیدایە و هەمووان بە گرنگجیەوە لە پێویستی و پێشکەوتنی زیاتری ئەو کۆلێژە دەڕوانن. ئێمە وەکو کۆلێژی ئەرکان وەکو هاوشێوەی هەموو کولێژەکانی ئەرکانی جیهانی پێشکەوت و چی لە بەریتانیا چی لە ئەمریکا و تاوەکو بەغایش خوێندەکەمان هاوشێوەی ئەو کولێژانە سەرکەوتوانەیە کە لە جیهانە ڕەچاو کراوە. ئێمە لێرە منهەجێکی تێر و تەسەلمان هەیە پێک دێت لە 6 فەسڵ کە هەر فەسڵێکی 4 مانگیە تەلەبە چێتە پۆلەوە وانە وەرەگرێت چی لە بوارەکانی جەنگا چی لە بوارەکانی ڕشتەکان کە لە تۆپخانە لە زرێپۆش لە هەندەسەی سەربازی لە موشک لە تەنانەت کیمیاوی و ئەوەکانی کە عندنا اللواء مشاة البحري وعندنا اللواء ضفادع البشرية
لەو کۆلێژە جیا لە ئەفسەران و پلەدارانی بەڕێوەبردننی باڵەکانی کۆلێژ ژمارەیەک لە مامۆستایی سەربازی شارەزا و خاوەن ئەزمموی سەربازیانە زانستی سەربازی ڕۆژانە بۆ ماوەی 6 کات ژمێروانە دەڵێنەوە. بەشداربوانی خولی سەرکردایەتی و خولی حوتەمینی ئەرکان هەنگاوەکانی خوێندن و پەرەدان بە ئاستی زانستی و هۆشیاری سەربازی بە گرنگ دەزانن و باز لە ئەزمموی بەشداریان لە خولەکە دەکەن کە بۆتە هۆکاری ئەوەی ئاشنابن بە تازەترین بەراوردە زانستیەکانی سەربازی و تێگەیشتن لە توێژینەوە و بابەتە سەردەمیەکان. سەبارەت بەو بابەتانەی کە ئێمە لە کولیەی ئەرکان دەخێنین بابەتەکان گشتگیرە لە هەموو بارێک و لە بوارەکانی سەربازی کە گرنگترینیشان واجباتی ئەرکانە کە واجبات ئەرکان لە ناو لەشکردا ناسراوە بە دەستوری عەسکەری. کۆلێژی ئەرکان دەکەوێتە سنووری ئیدارەی ڕاپەڕین و تا ئێستا 6 خولی جیای کۆلێژ و 18هەمین خولی سەرکردایەتی و 7هەمین خولی ئەرکانی لە ئێستادا بەردەوامە.